سڵاوتان لێبێ خۆشەویستان. لەم زنجیرە ڤیدیۆیەدا کورتکراوەی زنجیرە کتێبێک بڵاو دەکەینەوە. ناونیشانی کتێبەکەمان مەملەکەتی نورە کە لەلایەن نووسەری بەناوبانگ مامۆستا ماکوان کەریم کاری نووسینی بۆ کراوە. ئەم کتێبە بریتیە لە ڕۆمانێک کە باز لە ژیاننامەی پێغەمبەری خودا دەکات صلی الله علیه وسلم. جیاوازی ئەم کتێبە لەگەڵ کتێبەکانی تر ئەوەیە کە ژیاننامەی پێغەمبەری خودا بە شێوازێکی زۆر جیاواز باس کراوە وەکو ڕۆمانێک. هەروەها کەسایەتی مامۆستا ماکوان کەریم وەکو کارەکتەرێک لە ڕۆمانەکەدا بەشدارە بۆ ئەوەی چێژێکی زیاتر ببەخشێ بە کەسی خوێنەر و بە ئاسانی تووشی ساردبوونەوە نەبێت لە خوێندنەوەی ژیاننامەی پێغەمبەر صلی الله علیه وسلم. ئەوەی دەمەوێت پێتانی بڵێم ئەوەیە ئەم کتێبە ژیاننامەی پێغەمبەر صلی الله علیه وسلم بە شێوازێکی زۆر ناوازە باز دەکات، بەڵام ئەو چیرۆکانەی کە ماکوان کەریم بەشداری مەیدانی تێدا کردووە لە ژیانی ڕاستیدا ڕووی نەداوە، بەڵکو نووسەر تەنها خۆی کردوتە کارەکتەرێک و لە باسی ژیاننامەکەی پێغەمبەری خودا بەشداری کردووە. واتە ئەو ڕووداوانی کە باز دەکرێن لەبارەی پێغەمبەرەوە صلی الله علیه وسلم هەمووی لە ژیانی واقعیدا ڕووی داوە، بەڵام نووسەری ئەم کتێبە بۆ ئەوەی چێژی زیاتر بە خوێنەر ببەخشێ ڕووداوەکان وەکو کارەکتەرێک باز دەکا کە لە سەردەمی پێغەمبەردا ژیابێت. ئەم زنجیرە ڤیدیۆی ئێمەش تەنها کورتکراوەیەکە دەربارەی ئەو کتێبە، واتە تەواوی کتێبەکە باز ناکەین و بەشێکی زۆرمان لە کتێبەکە بڕیوە، تەنها ڕووداوە سەرنجڕاکێشەکانتان بۆ باز دەکەین. دەتوانن کتێبەکە بخوێننەوە بۆ ئەوەی بە باشترین شێواز شارەزای ژیاننامەی پێغەمبەر بن صلی الله علیه وسلم. هەروەها دەتوانن زیاتر پشتگیری ئێمەش بکەن لە ڕێگەی لایککردنی ڤیدیۆکە و سەبسکرایبکردنی کەناڵەکەمان. ئێستاش با دەست پێ بکەین. چیرۆکەکەمان بەم جۆرە دەست پێ دەکات. مامۆستا ماکوان کەریم باز لە خۆی دەکات کە چۆن چاوی کەوتووە بە پێغەمبەری خودا صلی الله علیه وسلم. ساڵی 2011 چوون بۆ حەج. لە کاتی ئەنجامدانی عومرەدا لە سەفا و مەڕوە بووین. بە هاوڕێکانم وت وەرن با نزا و پاڕانەوەیەکی بە کۆمەڵ بکەین کە خوای گەورە بینینی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە خەودا بکاتە نسیبمان. هەموو دوعامان کرد و داوامان لە خوای گەورە کرد کە بە دیداری پێغەمبەر صلی الله علیه وسلم شادمان بکات. لە دوای تەواوکردنی دروشمەکانی حەج بەڕێکەوتین بەرەو شاری مەدینە، بەرەو شاری مەدینەی پێغەمبەری خودا. ئەو ماوەی کە لەوێ بووم کاتێک دەچووم بۆ نوێژی بەیانی، لە دوای نوێژی بەیانی لە مزگەوتی پێغەمبەری خودا صلی الله علیه وسلم نەدەگەڕامەوە بۆ هۆتێلەکە. دەستم دەکرد بە قورئان خوێندن کە خەوم بەهاتایە چاکەتەکەم دەکردە بالیفێک و دەمدا بەخۆمدا و سرم دەخستە سەر تەختی قورئان خوێندنەکان و ملپێچەکەی ملمم دەکردە سەرینێکی نەرم لەسەر تەختەکە. مانگی 11 بوو. شاری مەدینە لە شەودا سارد بوو. من بە ئاواتی دوعاکەمەوە لەوێ دەمامەوە بەڵکو خەو بە پێغەمبەری ئازیزەوە ببینم صلی الله علیه وسلم. نزیکەی 11 بەیانی بەم شێوەیە بەردەوام بووم. هیچ خەوم نەبینی بە پێغەمبەرەوە. زۆر دڵم لە خۆم داما تا کۆتا ڕۆژی مانەوەمان لەوێ کە بڕیار وابوو مەدینە بەجێ بهێڵین و بگەڕینەوە بۆ وڵاتی نەرویز لە بەرواری 29/11/2011 بوو. کۆتا بەیانیش ڕۆژی جومعە بوو. زۆر پاڕامەوە و بە ئاواتی بینینی پێغەمبەری نازدارەوە بووم صلی الله علیه وسلم. هەروەکو بەیانیەکانی دیکە لە مزگەوت مامەوە و خەوتمەوە. سرم نا بە مەرقەدی پێغەمبەری ئازیزەوە صلی الله علیه وسلم. خەوم لێکەوت. لە خەوم داوتیان ئەوا پێغەمبەر هات. چاوم دەگێڕا پێغەمبەر صلی الله علیه وسلم ببینم. لە گەڕان بە دوای پێغەمبەردا بووم. لە پڕ پۆلیسێک هەڵی ساندموتی هەڵسە مزگەوت پاک دەکەینەوە بۆ ئەوەی ئامادە بێ بۆ کاتی نوێژی هەینی. منیش زۆر خەفەتبار بووم کە خەبەری کردمەوە، بەڵام چارم نەما. هەر ئەو ڕۆژە مەدینەمان بەجێهێشت و گەڕاینەوە بۆ ئۆسلۆ. خەونەکەم نەبینی و دوعاکەم گیران نەبوو. لە مانگی 12 ساڵی 2012 بۆ گەشت و گوزار ڕۆشتم بۆ میسر. لە شاری لوکسور بە خزمەت پیاوێک گەیشتم لە ناو باخێکی مۆزدا کە بۆ بینین و سیرکردنی تیمساح و ئەو باخە چوبووینە ئەو جێگایە. شوێنەکە بەناوبانگ بوو، گەشتیان ڕووی تێدەکرد. منش لەگەڵ ئەو پیاوە پیرەدا بوومە هاوڕێ. چیرۆکی چوون بۆ حەج و دوعاکردن و خەونەکەم بە پێغەمبەرەوە صلی الله علیه وسلم بۆ باس کرد. لە بن دارمۆزێکدا هەردووکمان دانیشت بووین.
خێزانم ئانای کچمی بە باوەشەوە بوو لەگەڵ گروپەکەدا تەماشای تیمساحیان دەکرد. ئەو ناوچەیە تیمساحی زۆرە، هەر ناوی ڕووباری نیل لە زمانی فیرعەونی کۆندا بە مانای تیمساح دێ. ئەو مامە پیرەیە پیاوێکی ڕەشی زۆر ناشرین بوو بە سیمای دەموچاو، بەڵام هەتا بڵێ پیاوێکی لە دڵدا شیرین بوو. ناوی شێخ فەرغەلی بوو. شێخ فەرغەلی من کتێبێکت ئەدەمێت تەمەنی زیاد لە 1000 ساڵە. هەر کاتێک بتەوێ بەکردنەوەی لاپەڕەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم دێت بۆ لات. ماکوان وەڵا یا شێخ هەر ئەم بیدعەیە ما بوو ئێوەی میسری فێری خەڵکی بکەن. ئەمی باسی دەکەی کتێبێکی جادو سحرە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم مردووە، چۆن دێتەوە بۆ لامان؟ شێخ فەرغەلی زاخۆ زەرەر ناکەی، تاقی بکەرەوە. ئەگەر درۆم کرد لعنەتی خوام لێ بکە، ئەگەر ڕاستیش بوو باسی باش و پیاوەتیم بکە و دوعای خێرم بۆ بکە. ماکوان جا باشە کەوایە چۆن ئەو کتێبە ئەدەیت بە من؟ شێخ فەرغەلی بۆ تۆ باشە، من بە درێژایی ژیانم تا ئەو کتێبم هەبوو لە خزمەت پێغەمبەر بووم صلی الله عليه وسلم. تۆش باسی ئەو خۆشەویستیت کرد بۆ پێغەمبەر، ئێتر حەز دەکەم ئەو چاکە و خێرەش لەگەڵ تۆ بکەم، بەڵکو لە ڕێگەی تۆوە بۆم ببێتە خێرێکی نەبڕاوە. ماکوان جاوەڵە ئەگەر ئەو قسەی تۆ ڕاست بێت، من پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە چاوی خۆم ببینم وعد و پەیمانت ئەدەمێ، هەرچیت بوێ کە من خاوەنی بم ئەدەمێ بۆ خۆت. شێخ فەرغەلی من هیچم ناوێت و کتێبەکەشت بە دیاری ئەدەمێ، بەڵام پەیمانم بدەرێ نەفەوتێت و دوای خۆت بیدەی بە کەسێک کە ئەویش قەدری خۆشەویستی پێغەمبەرمان محەممەد صلی الله عليه وسلم بگرێت و بەرز ڕای بگرێ. تەنها ئەو داواکاریەم هەیە. ماکوان بەسەر چاو کاتی نان خواردنی نیوەڕۆ بوو، من دابڕم، خێزانم بانگی کردم، چوومە لای کە ئاوەڕمدایەوە لە بندارەکە نەمابوو. زۆر گوێم پێ نەدا، وتم دیارە ڕاست ناکات، چونکە میسرەکان کە خەڵکی بێگانە دەبینن موجامەلەی زۆر دەکەن. لەگەڵ خێزان و گروپەکەماندا چوونە چێشخانەیە کە نزیک بوو لە باخەکە. نانمان دەخوار، لە پڕ یەکێک دەستی کێشا بەسەر شانم داوتی ماکوان ئەوە کتێبەکەیە، بەڵام نایکەیتەوە تاوەکو 21 ڕۆژی کە. لێم وەرگرت، کتێبەکە پێچرا بوو لە پەڕۆیەکی سوورەوە، لەوە دەچوو لە جانتایەکی قایشدا بێت. ڕوون تێکرد و خوڵکم کرد بۆ نان خواردن، بەڵام وتی کە کاری زۆرە و دەڕوە. دووبارە جەختی لەسەر ئەوە کردەوە کە نابێت تا 21 ڕۆژی کە بیکەمەوە، چونکە ئەگەر وانەکەم ئەوەی کە ئەو باسی کردووە ڕوو نادات. گەڕامەوە بۆ نەرویز، ماوەی ئەو 21 ڕۆژە کتێبەکەم نەکردەوە. دوای ئەوە شەیتان کتێبەکەی لە بیرم بردبوویەوە، خست بوومە ناو تاکێک کۆموت. دوای چەند مانگێک بە دوای هەندێک وەرەقەی تایبەتی خۆمدا دەگەڕم، تاکی ئەو کۆمودەم کردەوە جانتاکەشم بینی کە بە پەڕۆیەکی سوورەوە پێچراوە. پەلەم بوو، دەبوو بسومایە ئەو وەرەقانم ببردایە بۆ فەرمانگەیەک، بەڵام دەستم دایە کتێبەکەی شێخ فەرغەلی و لەگەڵ خۆم برمە ناو سیارەکە بۆ ئەوەی لە بیرم نەچێتەوە. دوای ئەوەی لەو فەرمانگەیە تەواو بووم، تەلەفۆنم بۆ کرا لەلایەن خێزانمەوە، وتی بگەڕێەوە ماڵەوە، ئانا نەخۆشە، پلەی گەرمی زۆر بەرزە، بابی بین بۆ نەخۆشخانە. بە پەلە گەڕامەوە بۆ ماڵەوە. ئانامان بر بۆ نەخۆشخانە، ماوەیەکی کورتمان پێچوو. لە تاو ئانای کچم کە نەخۆش بوو، دیسان تەماشای کتێبەکەم نەکرد، لە ناو سیارەکەدا لە بیرم چۆوە، خست بوومە ناو داشبۆردی سیارەکەم. پاشان مانگی ڕەمەزانی بەسەردا هات. بە هۆکاری مانگی ڕەمەزان و دەرس و دەورەوە دیسان کتێبەکەم لە بیر چبووە. کۆتا ڕۆژی ڕەمەزان بوو، لە کار دەگەڕامەوە. پۆلیسی ترافیک داوای پێناسی شۆفێری و ناسنامەی سیارەکەمی کرد کە لە ناو داشبۆردەکەدا دام نابوو. دەستم دایە داشبۆردەکە و کردمەوە، پێناسی سیارەکەم دەرهێنا. دیسانەوە کتێبەکەی مام فەرغەلیم بینی، لەگەڵ سنەوەکەدا دەرم هێنا و کتێبەکەم خستە سەر کوشتنی پێشەوە. ئەوەی پۆلیس داوای کردبوو لێم تەسلیمم کردن. دوای سیرکردنی بە ڕێزەوە مۆڵەتیان دام کە بڕۆم. هەر خەریک بوو تەماشام دەکرد، وا نزیکەی 8 مانگی بەسەردا چووە، من هەر ئەو کتێبم نەکردووەتەوە. سەیریشم لێ داهات کە بۆسی ئەو ماوە زۆرە لە بیرم چووە. کتێبەکەم داگرت، ویستم بیبەمە ماڵەوە لە ناو سیارەکەدا دەری بهێنم. خێزانم وتی تا دانەنیشتووی بڕۆ هەندێک شتمان پێویستە لە بازار بیهێنە، بەیانی جەژنە. دیسان گەڕامەوە بە کتێبەکەوە. کتێبەکەم لەسەر کوشنەکەی پێشەوە دانا بۆ ئەوی لە بیرم نەچێت. چوون بۆ کڕینی شتومەک،
ئەوەندەم عەلاقە پێبوو کە گەڕامەوە دیسان شەیتان لە بیری بردمەوە. هەموو شتومەکەکانم بردەوە بۆ خێزانم. لە دوای ئەوەی ماندوو بوونم دەرچوو خەیاڵم لای کتێبەکە بوو، ویستم بچم بیهێنم. لە پڕ تەلەفۆنم بۆ هات لەلایەن برای خێزانمەوە، وتی کاک ماکوان فریاکەوە، باوکمان بە پەلە بردووە بۆ نەخۆشخانە. وتم خۆشکور ماوە و سەلامەتە. بە گریانە وتی نەوەڵە، باوکم تەواو بووە، خوا لێی خۆش بێت، بەڵام جارێ بە باران مەڵێ تا دێنە ئێرە. منیش ڕەنگم سوور هەڵگەڕە و نەمدەزانی چی بکەم و ناچار تەلەفۆنم کرد بۆ خزم و کەسوکار لە نەرویج و خێرا کۆبوونەوە کە چوین دیسانەوە کتێبەکەم خستەوە ناو داشبۆردی سیارەکە. کاک حوسێن فارس پیا و معقوڵی ناوچەی پێنجوێن لە پێشەوە دانیشتە بوو. خۆشم نەمتوانی سیارە لێ خوڕم، دامە دەست کوڕەکەی ئەو. لە بیرم چۆوە کە کتێبەکە لە ناو سیارەکەمدایە. دوای ئەوەی کە تەعزیێتەوە بوو، ماوەیەکی دوور و درێژی پێچوو بیرم لەوە کردەوە سیارەکەم بفرۆشم و سیارەیەکی نوێ بکڕم. بێ ئەوەی هیچ لە سیارەکە دەرکەم، سیارەکەم نار بۆ پێشانگایەک. هەر لە هەمان پێشانگا سیارەیەکی ترم کڕی. دیسانەوە کە داشبۆردەکەم کردەوە کتێبەکەم هاتەوە یاد و دەرم هێنا و خسمە ناو داشبۆردی سیارە نوێیەکەم. لە دڵی خۆم داوتم دیارە ئەم کتێبە شتێکی سادە و ئاسان نییە، با خێرا بیکەمەوە بزانم چی ڕوئەدا. چوون بۆ کەناری دەریایەک و دانیشتم و تەلەفۆنەکەشم کوژاندەوە و پێشتر بە خاون کارەکەمم وتبوو کە نایەم بۆ کار، ئەمڕۆ خەریکی سایرە کڕینم. پەڕۆ سوورەکەم کردەوە، بینیم کتێبێکی کۆن لە ناو جانتایەکی بچووکی قایشدایە. سەرەتای کتێبەکە نووسرا بوو: بسم الله الرحمن الرحیم. ئەمە منهەجی ژیانی تۆ و هەر کەسێکە کە دەیخوێنێتەوە. لاپەڕی یەکەم بەم شێوەیە دەستی پێکرد. چاوم لەسەر کتێبەکە بەرز کردەوە، تەماشایەکی دەوروبەری خۆم کرد. ئەو جێگایە نەبوو کە منی تێدا بووم، هەمووی گۆڕا بوو. لە بیابانێکی وشک و گەرمدا بووم. لە دوورەوە دەوارێکم بەدی دەکرد، کۆمەڵێک بزن و مەشکەیەک و جێگایەکی ئاگردانی بە بەرد هەڵچنراوم بەدی کرد و لەسەر بەردێک دانیشتە بووم. بە پەلە هەڵسامەوە سەر پێ، وامزانی فێڵی چاومە. دوو جار چاوم هەڵگڵۆفی و کردمەوە و دام خستەوە. تەماشای چواردەورم کرد و لەبەر خۆمەوە وتم باشە ئەمە خەو نییە، بەڵکو ئەمە ڕاستیە. ئاخۆ ئەم جێگایە کوێیە؟ ئەوەندە گەرمان بوو هەموو گیانم عارەقی کردبوو، خۆریش بەسەرمەوە بوو، گەرماکەی بێوێ نەبوو. بە پەلە ڕووم کردە ئەو دەوارنشینە و چوون داوای ئاوم لێ کرد. هاوارم کرد خەڵکی نەکێ لەم دەوارەدا دەژی، دەتوانم بێمەلاتان؟ لە پڕ ژنێک هاتە دەرەوە لە دەوارەکە وتی فەرموو چی دەوێ؟ ماکوان تینومە ئاود لایە بیخۆمەوە. جلوبەرگەکەی زۆر سیر بوو، تا ئێستا شتی وام نەدی بوو. ژنەکە: هەندێک پیا وەک تۆ غەریب دیارن نایان ناسم، ئەوانش لە پشتی ئەم دەوارەی ئێمەوە دانیشتون، داوای شیر و ئاو دەکەن، بەڵام بچۆ لای ئەوان با تا مێردەکەم دێتەوە، بەڵکو ئاو بهێنێ لەگەڵ خۆی و ماڵاتەکەمان بهێنێتەوە، شیر و ئاوتان پێ بفرۆشێ. کەسوم لە پشتەوە سێ پیاو دانیشتە بوون. پیاوێکیان کە بینیم زۆر جوان بوو، پیاوێکی باڵا بەرز بوو، ڕوو لە من وەرگێڕا. دوانەیەکی تریش یەکێکیان هات بە دەمەوە وتی فەرموو چیت دەوێ؟ بەڵام ئەوانیش جلوبەرگیان زۆر سەرنج ڕاکێش بوو. ماکوان: هیچ، تەنها برسێتی و تینوێتی زۆری بۆ هێنام، هاتمە لای ئەم دەوارە، وتم بەڵکو خواردن یان تۆزێک ئاوم دەست بکەوێ. پیاوە جوانە ڕووخۆش و بەوی قارەکە بە پێکەینەوە فەرمووی ئەبوو بەکر وازی لێ بهێنە با بێتە لامان. کە چوومە تەنیشتی بە دەنگێکی خۆش و پڕ سۆزەوە ژنی دەوارەکەی بان کرد: ئەی بەندەی خودا، هیچ بزنێک لەو بزنانە شیریان نییە؟ ژنەکە ژووتی ئەوانە هەموو بۆیە لەگەڵ ڕانەکەدا نەڕۆشتون، لە ڕوو نەخۆشن و هیچ شیرێکیان نییە. پیاوە بە ڕێزەکە ئاماژەی کرد بۆ ئەو پیاوەی کە ناوی ئەبوو بەکر بوو. لەگەڵ ژنەکەدا فەرمووی کامەیان لە ڕوو لاوازە بیهێنە با خۆم بیدۆشم. کە بزنەکەیان هێنا، دەستی بر بۆ گوانی بزنەکە، پڕ بوو لە شیر و جامێکیان هێنا، پڕی کرد لە شیر، دایە دەست ئەبوو بەکر تێری خواردەوە. دوای ئەوە دایە هاوڕێکی تریان و فەرمووی تۆش بخۆرەوە عەبدوڵاگیان. ئەویش تێری خواردەوە. دوای ئەو دایە دەست ژنەکە تێری خواردەوە، پاشان دایە دەست من شیرەکەم خواردەوە. لە دوای هەمومان خۆشی تێر شیری خوارد. جاری شەشەم کە دۆشیەوە، دایەوە دەست ژنەکە، وتی ئەوەش هەڵبگرە بۆ هاوسەرەکەت با ئەویش تێر بخواتەوە.
هەڵسان ڕۆشتن بە پێکەنینەوە. منیش لە تاو جوانی و سەرسوڵمانم بۆ ئەو پیاوە بە دیاریەوە حەپەسا بووم، نەمدەزانی کێ و چییە. لە دوای ڕۆشتنی ئەوان کەمێک لە بن سێبەری دەوارەکی پشتەوە دانیشتم، نەمدەزانی چی بکەم. لە پڕ پیاوێک بە دەنگێکی بەرز هاواری کرد: دایکی مەعبەد، دایکی مەعبەد، لەکوێی وەرە ئەو ئاوم لێ وەربگرە، بیکە مەرکانەکە با مەڕەکان کۆکەمە و بیان کەمە ناو پەرژینەکە. ژنەکە بە دەمیەوە چوو، من هەر لە پشت دەوارەکە بووم، گوێم لیان بوو. ژنەکەش بە پیاوەکەی وت: بەخێر بیتەوە باوکی مەعبەد. لە پڕ باوکی مەعبەد وتی: ئەو شیری لە ناو ئەو جامەدایە لەکوێت بوو؟ دایکی مەعبەد وەڵامی دایەوە: پیاوەکە دەمەوێت شتێکت بۆ بگێڕمەوە، ئەمڕۆ شتێکی سەیر ڕوویدا. چەند پیاوێک هاتنە ئێرە، یەکێک لەو پیاوانە هەتا بڵێ ڕوخساری ڕووناک و پڕ نور و بەوی قار بوو، خاوەن ڕەوشتێکی بەرز و لەسەر خۆ بوو. تا ئێستا مرۆڤی وا جوانم نەدیوە، هەر بە بینینی دەبوو ڕێزی لێ بگری. دەموچاوی ئەوەندە جوان بوو حەزم نەدەکرد چاوم لە ئاست دەموچاویدا دابخەم، بەڵام لە تاوی قار و ڕێز و گەورەی چاوم داخست و سەر زەلیل بووم لە ئاستیدا. ئەو ژنە ڕاستی کرد، منیش ئەو پیاوەم کە بینی نەمتوانی خۆم بگرم لە ئاستی ویقار و گەورەیدا. چاوەکانم داخست و لە خزمەتی داوەستا بوو. گوێم لە دایکی مەعبەد بوو قسەی دەکرد بۆ هاوسەرەکەی و دەیوت: باڵای بەرز بوو، ورگی زل نەبوو، بەڵکو لاشەیەکی ڕێک و پێکی هەبوو، سەری نەبچووک بوو نەکە لە زلیش بوو، بەڵکو سەر و سیمای زۆر شیاو بوو، ڕێک و گونجاو بوو لەگەڵ لاشەیدا، تا بڵێ جوان و وەسیم بوو. پاشان ژنەکە وتی: باوکی مەعبەد تا ئێستا پیاوی وا جوانم نەدی بوو، چاوی ڕەش وەک ئەوەی کلکرابێ، برژانگی ڕێک و درێژ و سپیایەکی زۆر سپی بە چواردەوری تیلەی چاوەکانیدا، بە دەنگێکی زۆر پیاوانە و پڕ سۆز و پیاوەتی قسەی دەکرد. حەزت دەکرد گوێی بۆ بگری، برۆکانی وەک کەوان لەسەر چاوی نەخشا بوو، پیاوێکی گردن بەرز و کەڵەگەت، گردنی لە سوراحی زیو دەچوو، ڕیشی پڕ نەخشا و لەسەر دەم و چاوی. ئینجا وەسفێکی گشتی کرد بۆ هاوسەرەکەی و وتی: کە بێدەنگ دەبوو ویقارێکی سەیری هەبوو، حەزت بە ئارامی دەکرد لە لایدا، چاوەڕێت دەکرد قسە بکاتەوە، کە قسەی ئەکرد ئەدوود هەموو ئاسمان گوێی لێ دەگرێ. زۆر بە کەسایەتیەکی بەرزەوە قسەکانی لە دەمی دەهاتە دەرەوە، ئەوەی لە بەردەمی دابوایە بچووک دەبووەوە. قسەکانی زۆر جوان بوون، بە جۆرێ قسەی دەکرد کە خۆشی و جوانی پێوە دیار بوو، نە درێژ دادڕ بوو نەواژ بوو لی تێنەگەی، وشەکان لە دەمی کە دەهاتە دەرەوە وەکو ئەووا بوو کە گەوهەر و جۆرێک لە مەرجان و بەردی گرانبەها لە دەمی دەهاتە دەرەوە. لە دوورەوە بدیتایە جوانترین پیاو بوو، لە نزیکشەوە جوانی بێوێ نەبوو، کەسێکی کەڵەگەت بوو، نە بچووک نە درێژ. لەو خەڵکانی کە لەگەڵی دابوون لە هەمویان جوانتر بوو. هاوڕێکانی زۆر وابەستەی بوون، ئاگیان لێی بوو وەک پاسەوان وابوون لەگەڵیدا، هەر قسەی بکردایە یەکسەر بێدەنگ دەبوون، ئەمری بکردایە جێبەجێیان دەکرد، زۆر زیاد لە پێویست احتیرامیان دەگرت، وا هەست دەکرد پاسەوانێکی زۆر بە دەوریەوێتی. ڕوو خۆش دیار بوو، ماندووبوونی پێوە دیار نەبوو، هەرگیز حەز ناکەی لە ژیانیدا تووڕ بوو بێ. لە دڵی خۆم داوتم ئێستا مێردەکەی ئەیداتە بەرشەق، چۆن لە بەردەم هاوسەرەکەیدا ئەو هەموو وەسفەی پیاوێکی نەناسیاو دەکات. باوکی مەعبەد دەنگی بەرز کردە و وتی: ئەی دایکی مەعبەد پێم بڵێ، ئەوە ئەو پیاوەیە کە قوڕیش بە شوێنیدا دەگەڕێن؟ لە دڵی خۆم داوتم ئەوە باسی چی دەکەن؟ ئەم شتانی باسی دەکەن قوڕیش، ئەو پیاوە جوان خاس و بەڕێزە. یەکسەر قسەکەی فەرخەلیم بیرکەوتەوە. ئەو کتێبەیە منی هێناوەتەوە بۆ لای سەردەم و کاتی پێغەمبەر صلی الله علیه وسلم، واتە ئەو پیاوەی کە من بینیم پێغەمبەر بوو صلی الله علیه وسلم. ڕاستی کرد فەرخەلی، خەریک بوو ڕاکم بە شوێنیدا، بەڵام لە دواوە یەکێک پژملی گرتم و شمشێرێکی لەسەر ملم دانا و هاواری کرد: دایکی مەعبەد دزێکم گر وەرە. ماکوان، کوڕەبی کە بە خاتری خوا دزی چی؟ من ماکوانم، بە خێزانت بڵێ ڕێبوارم دەمێکە لێرە دانیشتوم. باوکی مەعبەد: تۆ کەیت؟ سەر بە کام عەشیرەتەی؟ ماکوان: قوربان من سەر بە عەشیرەت و شتی وان نیم، من لە وڵاتی نەرویزەوە کتێبێکم دەخوێندەوە، چاوم لەسەر کتێبەکە بەرز کردەوە هاتمە ئەم ناوچەی ئێوە، خۆشم نازانم بۆ کەوتومەتە ئەم ناوەوە، تکایە وازم لێ بهێنە با بڕۆم بە شوێن ئەو پیاوەی کە پێشتر لێرە بوو. من ڕێبوارم و دزیش ناکەم، ئەگەر پارەشت دەوێ ئەدەمێ. باوکی مەعبەد: باشە پارەم دەوێت، چەندت پێیە؟ دەستم کرد بە گیرفانمدا، 200 کڕۆنی نەرویجیم پێ بوو دامە دەستی. ئەویش وای زانی گاڵتەی پێ دەکەم. وتی من دەرهەمم دەوێت، ئەم وەرەقەیە چییە؟
ئەوە کەی پارەیە هەڵم ئەخەڵەتێنی؟ ماکوان کاکە بیکە بەڕای خوا هەڵخەڵەتاندنی چی؟ وەڵڵا ئەوە پارەیە نزیکەی 40 دۆلارە. باوکی معبەد دۆلار چییە؟ من دۆلارم بۆ چییە؟ درهەمم دەوێ پێتە یاخود نە؟ ماکوان نەبەخوا پێم نییە. ئیتر پشتی ملی گرتم بردمێ خێمەکەی خۆیان تەماشام کرد بتێکی تێدایە ڕووی کردمە بتەکە خەریک بوو بمکوژێ. دایکی معبەد بۆ وای لێ دەکەی چی کردووە؟ کوشتنی ئەو کوڕە هیچ بە تۆ دەگەیەنێ؟ کەوای وت باش بوو دەستی هەڵگر. دوای بۆم دەرکەوت ئەو ڕەشماڵە یاخود ئەو دەواری لەوێدا هەڵدراوە لە نێوانی مەکە و مەدینەیە. خەڵکی بۆ ئیسراحەت لەوێدا لایەن ئەدا و پارەیان ئەدا. ئێوارە درەنگانێک ئازادی کردم. پێم وتن تکایە پێم بڵێن ئەو پیاوە چۆن ڕۆشتووە با منی شوێنی بکەوم بەڵکو بیدۆزمەوە. وەڵامیان نەدامەوە. نزیک دەوارەکە بوومەوە بانگێکم لە ژن و پیاوەکە کرد هاتنە دەرەوە. ئاگام لێبوو پیاوەکە وتی عاتیکە وازی لێ بێنە با بڕوە زلوبەرگی سەیرە و لە شێت و شت دەچێت. هەندێک وەرەقەی ڕەنگە و ڕەنگی دەرهێنا و دەیویست من بخەڵەتێنێ. ئەیوت ئەوە پارەیە. عاتیکە باوکی معبەد گوناحە ناونیشانی بەرێ با بڕوە. باوکی معبەد تەماشای ئاسمان بکە ئەو حەوت ئەستێرێ دەبینی یاخود نا؟ بەرەو ڕووی بڕۆ و بە ڕۆژدا ئیسراحەت بکە و بە شەودا بڕۆ ئەگەیتە شاری یەثریب ڕێکەوتین یاخود نا؟ مەرکانەیەکی بچووکی دامێ پڕ بوو لە ئاو. وتی ئەمە لەگەڵ خۆتدا بەرە با لە تیونێتیدا نەخنکەیت. لە خۆشەویستی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم شوێن حەوت ئەستێرەکەی ئاسمان کەوتم. بیرم کەوتەوە لە کوردستان پێیان دەوت حەوتەوانان. بەپەلە کەوتمە ڕێ بە شوێن پێغەمبەری خوادا صلی الله علیه وسلم. زۆر بە خێرایی دەڕۆشتم. زاری وا هەبوو ڕام دەکرد. دەموت بەڵکو پێیان بگەمەوە. زیاد لە تاقێک ڕێگام کرد. بەرە بەیان دەرکەوت زۆر ماندوو بووم. چوومە تەنیش بەردێک ماندوێتیم بەحەسێتەوە پشوویەک بدەم. خەوم لێکەوت. لە تەنیش تاشە بەردێکەوە خەوم لێکەوت بوو. نوکێکی تیژ لەسەر گردنم دانرا. خەریک بوو دەیسەقان بە ملمدا. کە چاوم بەرز کردەوە 3 کەسی ناشرین بە دەورمەوە بوون. بە تایبەت ئەوەی کە شمشێرەکەی خست بۆ سەرگردنم کابرایەکی سەر و قش درێژ بوو لە هەمویان ناشرین تر بوو. پێمی وت هەڵسە چی دەکەی لێرە؟ خەڵکی کام وڵاتی؟ ماکوان کوردم لە وڵاتی نەرویجەوە هاتوو. تەماشایەکی جلوبەرگەکەیان کردم دەستیان کرد بە پێکەنین. گوێم لێبوو یەکێکیان وتی با بیبین لە بازار بیفرۆشین. پانتۆڵێکی کابە و کراسێک و بلوسێکم لە بەردا بوو. ئەوانیش بە جلەکانی من پێ دەکەنین. لێمیان پرسی چۆن دەتوانی بە عەرەبی قسە بکەی؟ ماکوان لە خۆشەویستی ئیسلام خۆمم فێری عەرەبی کردووە. هەرکەوام و دایانمە بەرشەق و نێزەی شمشێرەکانیان لە دەلاوە جلەکامیان دڕان. خوێن بە پشت و دەست و گیانمدا دەهاتە خوارەوە. بەو گەرمایە بە پێ بردیانم. بە حەبلێک بەستومیانەوە تانیەوە ڕۆیەکی گەرم کە ڕۆژ بەسەرمەوە بوو. چیتر توانام نەما و لە هۆش خۆم چوو. لێرە چیرۆکەکە ڕادەگرین. ئەگەر پشگیریەکی باشی ڤیدۆکەمان بکەن هەوڵ دەدەین لە ڤیدۆکانی داهاتوودا تەواوکەری ڕووداوەکان باز بکەین. زۆر سوپاسان دەکەم کە تا ئێستا بینەری ڤیدۆکەمان بوون. ئەگەر ڤیدۆکەتان بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیدۆمان بۆ بکەن و هەروەها شەیری بکەن لەگەڵ هاوڕێکانتاندا. وە لە بیرشتان نەچێ ئەگەر ئەتانەوێ هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکی ئێمە ببینن ئەوە هەر ئێستا سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زەنگۆڵی تەنیشی سەبسکرایبەکەش چالاک بکەن. و دووبارە و سێبارە سوپاسان دەکەم بۆ تەماشاکردنی ڤیدۆکەمان. تا ڤیدۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خودا بن.